بەهۆی کۆرۆناوە ژیان گەیشتۆتە بنبەست و بە جۆرێک ڕۆژی ڕێنمایی و بڕیاری نوێ دەردەچن بۆ ڕێخستنەوەی ژیانی ڕۆژانەی خەڵک و پاراستنیان لەو ڤایرۆسە. لە دوای تەواوبوونی 48 سەعاتی قەدەغەی هاتوچۆدا بە شێوەیەکی چڕ لە تەواوی هەرێمی کوردستاندا دواتر دەرکردنی ژمارەیەک ڕێنمایی نوێ گرفتی بۆ هاوڵاتیان و ئیدارەی سنووری قەزای سۆران دروست کردووە کە سۆران وێنەی هەر چوار قەزای سۆران و چۆمان و ڕواندز و مێرگە سۆر دەکات. ئەمە عادەتەن کە ڕێنمایی وەزارەتی ناوخۆ دەرەچن دەسەڵاتە کە دێتە پارێزگاکان لە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگاکان تعلیمات دەرسی. ئەمە لە پارێزگا هەولێر تعلیماتی تایبەتیمان دەرسی زیاتر پابندین بە ڕێنمایەکانی ئەوان چونکە کۆنتاکتمان لە بینی ئێرە و هەولێر هەیە زۆرترین مەوادیمە لە ناو سنتەری شاری هەولێر دێ. بەڵام بەڕاستی کێشەی گەورەمان هەیە سۆران وەکو قەزاکانی دیکە نییە. سۆران تایبەتمەندێکی ڕەبتەچی لەولا بەڕانی هەیە لەولای بە منتیقەی بارزانەوە هەیە لەو منتیقەی ئاکرێەوە هەیە بە شارەکانی دیکە هەیە و خەڵکی هەر چوار قەزاکە لە ناو سنتەری شاری سۆران 180 دۆڵی ڕوست لە منتیقی باڵەکایەتی لە سۆرانە جگە لە شوێنەکانیکەی 150 منتیقی بارزان لە سۆرانە سیدەکان 150 لێرەیە منتیقی 140 خەڵکی ڕواندز و دەوروبەی ڕواندز لە ناو سۆرانن. ئەوانە هەموویانەوەی ارتباط بە شوێنەکانی خۆیانەوە بکەنەوە هەمویان پێداویستێنە جگەلەوە پێشمەرگە بەدلی هەیە هێزەشی زۆری پێشمەرگە لێ ئەچتە بەدل ئەوانە مشکلەیەکی گەوریان بۆ دروستکردنێ بۆیە بەڕاستی باریمە قورسرە لە قەزایەکی ئەتیادی کە ڕاستەخۆ ئەبی پابند بە ڕێنمایەکانی ژووری پارێزگای ژووری ئۆپەراسیۆنی پارێزگا. لە سنووری قەزای سۆران تا ئێستا 13 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کراون کە 3 حاڵەتیان لە ناو سۆران بووە و 3 حاڵەت لە سنووری برادۆست لە گوندی سمخەیلان بووە 7 حاڵەت لە شارۆچکەی خەلیفان هاوکات 3 شوێن لە سنووری قەزای سۆران کەرانتینە کراون کە گوندی سمخەیلانە لە ناحیەی سیدەکان و گاڕاکی هەندرێن لە سەنتەری قەزای شاری سۆران و سەنتەری شارۆچکەی خەلیفان بە تەواوەتی کەرانتینە کراون. لە پنا پابندی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکان ڕێکارە ئەمنی تەندروستی و ئابوووریەکان بەردەوامە بۆەوەی کە ڕەوشەکە بتوانێت لە هەموو ڕوویەکەەوە کۆنتترۆل بکرێت. خۆشبەختانە دەتوانین بڵێن بەپێی دەرەنجامە تەندروستیەکان تا کوێسا دۆخەکە کۆنتترۆل کراوە ئومێدمان هەیە کە دۆخەکە لە دەست نەچێت و ترسناکی گەورە نەبێت وەک زانین کە مەترسیەکان بەردەوامیان هەیەوە لە هەرێمی لە تەواوی هەرێمی کوردستان و لە ناحیەی خەلیفانیش بە هەمان شێوە ئەو ڕێکارانەی کاگیرێنە بەر ئەگەر بەردەوامی هەبێت تا دوای کەرنتینیش دەتوانین بڵێن کە جۆرێک لە دڵنیاییمان بۆ دروست دەکات کە بتوانین زنجیرەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تێک بشکێنین و دۆخی پاچی شار ڕابگرین. لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای گومان لێکراواندا لە سنووری قەزای سۆران پشکنین بۆ 187 هاوڵاتی ناو سەنتەری قەزای سۆران و برادۆست کراوە کە ئەنجامەکانیان پاک بوون و هیچیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا نەبوون. هاوکات لە شارۆچکەی خەلیفانیش کە 10 ڕۆژە لە کەرەنتینەدایە و 500 پشکنینی جۆراوجۆر کراون و کە هەموو ئەنجامەکان پاک بوون و هیچیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا نەبوون. بڕوا برادۆستی گەلی کوردستان شارۆچکەی خەلیفان.